هەنەجار من مامۆسای گەنجە بینم کە ئاوا سەرکەوتون ئەوانە زۆر تەرجیعیانەکەم واللهی بەدڵ دوعایان بۆ ئەکەم حەزەکەم چم قاچیان ماچکەم ئەمە لای هەڵەبجەیە هەمویان لەو مزگەوتی پاشایە کۆبوونەتەوە بەیعەتیان داوە بە یەکتر کە بە یەکتر نەچنە بەهەشت تەسەوورەکەن ئەو زەمانە خەڵک چەند پاڵ کۆ تا قسم لە خزمەتتانە مامۆسایە سرم زۆر ئێشان من خەجاڵەتم ئێمە بە یەکتر کارمان ئەڕوە مامۆسایان پێکەوە کارمان بە تەنها کارمان ناڕوە بە یەکتر کاری یەکتر ئەبێت بەڕێوە ئیمامی غەزالی قسەیەکی هەیە لە باسی دوعاتە زۆر کەورێ ئەفەرمێگە تۆ باوکت مردبێ باوکت تۆ زۆر خۆش بێ و مردووە و مەیتەکەیت داوە بەسەر کۆڵت ئەتەوێ بیشاریتەوە بەڵام هیچ وەسیلەیەکت پێ نییە نە خاکە نازێکت پێ نە پاچێکت پێ نە هیچ قورسە بەسەر شانتەوە ترست هەیە ئاخر بۆن ئەکا لەسەر شان من چی بکەم ئەڵێ ئەگەر برایەکت بێت بڵێ من پاچم پێ خاکە نازم پێ دێم قەبەت لەگەڵ تاڵەکەم بۆ براکەت مەمنونی ئەبی یا مەمنونی نابی مەمنونی ئەبی دەستی ماچەکەی هاوکارت ئەبێ ئەفەرمێ حەملی دین کە هەڵت گرتووە قورسایەکەی بالضبط ئەوە لە باوکم خۆشترم ئەوێ واللهی لە دایک خۆشەویستترە ئەوەی کە بەسەر شانتانەوەی ئەو کتێبانەی کە حەملتان کردووە زۆر گەورەیە مامۆسایان بەیانی ئەبینم براکەم پاچ و خاکەنازی پێ و ئیشەکە بۆ خزمەتی دین کورە مەمنونی هەم دەچ و قاچی ماچێت ئەوە ئیشەکە حەملەکەی من سەرشانی من سووکەکە ئەو شتە خۆشەویستەی کە بەسەر شانوە ئەترسم لی ئەوە تا لێەوە بەرهەمیدا هەنەجار من مامۆسای گەنجە بینم کە ئاوا سەرکەوتون ئەوانە زۆر تەرجیعیانەکەم واللهی بەدڵ دوعایان بۆ ئەکەم حەزەکەم چم قاچیان ماچکەم بۆ چونکە ئەو قورسایی کە بەسەر شانی منە پێم هەڵناگیرەوە ئەو خەریکە لێەوە شۆڕشی پێکرد ئیشی پێکرد لەبەرەوە زۆر زەڕورە ئێمە هەمیشە هەمومان پێکەوە بە تاکیدچینی مامۆسا زۆر هاوکاریەک بین ئەو کافر وهای لێ کردوون ئێستا ئەو مامۆسا لەسەر ئەو مامۆسا ئەخوێنەوە ئەویتر ئەوە نی ئیشت ئەمە لای هەڵەبجەیە هەمویان لەو مزگەوتی پاشایە کۆبوونەتەوە بەیعەتیان داوە بە یەکتر کە بە یەکتر نەچنە بەهەشت تەسەوورەکەن ئەو زەمانە خەڵک چەند پاڵ هەمویان کۆبوونەتەوە پێیان وەرن با پەیمان بین لە بەردەم خوایە یەک کەس من بەجێ نەمێنێ بۆچی بچین بۆ باشن ناچین ئەگەر یەکێکیشمان خوا نەخواسە هەڵەیەکی کەم و کوڕێکی شتێکی هەبوو کەوتە بوو هاوار لێکەم بەخوا باشتمان ناوێت تا ئەویش لەگەڵمانە نەیە سەیری ئەو ڕۆحیەتەکە واللهی ئەوە ڕۆحی دینداریە کە ئێمە بێ وا مامەڵەکەین لەگەڵ یەکترە بۆیە مامۆسایان تەسەوورکەن ئێستا حوجرەی جەنابتان لە کەلار بڕواکەن مامۆسا مەلا جاسم ئێوە مامۆسا محەممەد مامۆسا ئەرکان مامۆسایانی تری بەڕێز کە لە تەدریسێکن دەرسێک گەڵێنەوە لە خزمەت فەقیهەکە تەوجیهی فەقیهەکەن بەرەو خواناسی و چاکەوە بڕواکەن ئێستا ڕێک وا تەسەوور ئەەکەم مەلعبدایم هاتووە لەوێ لە خزمەتانە ئەخوێنێت و پێڵاوتان خزمەت ئەکە لێ بەخوا خۆش شاهیدە ئەوە سەیری حوجرەکەتانە چونکە ڕێک ئەزانم ئەو ئیشەیە کە ئەبوایە من بەهاتمێ لە کەلارە بم کردایە قورسایەکەی سەرشانەوەتە لەوێ کەمی کرد الحەمدولillah جەماعەتێک هاتن کردیان خۆی سوپاس بۆ تۆ لە سلێمانی هەروە لە هەولێر هەروە لە کوردستانی ئەودی و هەروە کاکە لە سعودی و یەمەن هەروە لە هەر سوچێکی ئەم سەرزەویە کرا واللهی و ئەزانم بۆ من کرد بۆ ئێوە کە ئەچنە مزگەوتێک و ئەبینن پاک و تەمیزە ئەوانە واللهی و ئەزانم خۆم چوون پاکم کردوێتەوە ئەوەنە دڵم پێی خۆش واللهی کە منارەی مزگەوتێک لە لادەیەک و ئەبینم دڵم شاگەشکە ئەبێ لە خۆشیە کە الحەمدولillah خەڵکی موسڵمانی ئەم مەنتیقە منارەیەکی دینیان لێرە هەڵکردو و عەلەمێکی خۆیان هەڵکردووە لەم شوێنە وای هەر یەکێک لە ئێمە لە ئاسی خۆی ئیشی ئەوی تر بە کەم نەزانێ هەموو تۆکمەی کارەکە ئەکەین ئیشەکەین ئەڕۆین ئومێدەکەم خوای گەورە بەمە لەطفێکی زۆر گەورەمان لەگەڵا بکە